رادیۆی کۆمەری عێراق بەشی کوردی. پرۆگرامی شەوچەرەیەکی کوردەواری. ئەم پرۆگرامە کەمال ڕەوف محەممەد ئامادە و پێشکەشی ئەکا. جۆگرەوە ڕێزەکانم کاتتان باش. پێخۆشحاڵین بەرنامەکەتان بگاتە سلێمانی و بۆ یەکەم جار بگە بە مامۆستایەکی شاعر کە ناسراوە بە شاعرێکی کلاسیک و ناسراویشە بە شاعرێکی زۆر بەتوانە کە هەتاوە کوێشتا لەگەڵ تەمەنی زۆریە بەردەوام خەریکی شعر نووسینە. مامۆستای ناوبراومان دەورێکی باڵای بینیوە لە ژیانی ڕۆژانەیە و هەروەها لە ژیانی شاریشیە. من دەرفەت بە خۆم نایم زیاتر لەسەری بڕم، بەڵکو دەرفەت بە مامۆستای گەورەمان ئەین خۆی پێشکەش بە ئێوەی بەڕێز بکە کێیە وەکەی هاتوۆتە دنیا و چ پەیوەندێکی بە پیاوە گەورەکانی کوردەوە هەبوو. ئێستا مامۆستای شاعرمان خۆی پێشکەشەکە. ناوم عەلی کولی باپیراغام. باپیراغا کولی چرا کولی جوامێرە کە ڕئیسی عەشیرەتی ئیسماعیل لەوزێری بووە لە قەدیمەوە. باوکم باپیراغا لە زەمانی عوسمانیە زابتی تورک بووە و لەو زەمانەیە عەمدی خوای کردووە. وخۆم لە تاریخی 1305 هیجریە لە پێر وەفاتی کاکە ئەحمەد بە 6 مانگ هاتوومە دنیاوە و کاکە ئەحمەد گوتووی باوەشەوە دوعای بۆ نووسیبووم. مامۆستا ئێستا عومرت چەندە بێت؟ عومرم 86 ساڵ. ئینشاءڵڵا لە ساغەبی و لە خۆشیابی. مامۆستا پەیوەندی تەبان بە شێخ مەحموودی نەمری شەورە بووە. ئەرز دەکەم کە کوڕ بووم، عومرم 16 بوو، شێخ مەحموود لە لای عەزدەپەنی بەسماناغای خوێند لە خانۆکە عەزدەپەنی بەرامبەر مزگەوتی گەورە کە ئێستا بازاڵی شێڕەوشی شێخ مەحموودە. باڵەخانەیەکی بەرز بوو، شێخ مەحموود بوو، بەنە بوو، محەممەد ڕەحمان ئاغا بوو، هەماغای کاکەی بوو، هەموو لەوێمان خوێند. بەخۆی شێخ مەحموود نزیکەی هەر 9 ساڵ لە من گەورەتر بوو. بەڵام لەگەڵ ژیاوی لە ژیان زۆر بەرە. مامۆستای بەڕێز، دوای ئەوەی بە ناسینگتان بەختەوەر بوون لەم وای ئێستا وادەی ئەوەیە کە بپرسم کەی و چۆن و بۆچی شارت وتووە و ناوی یەکەمی شارت چی بووە؟ وڵای خۆڵان بەنە لە مزگەوتی شێخەڵای هەولێریەم خوێند بەرامبەر ماڵی عەیزەبە کە ئێستا پێڵێن مزگەوتی دوو دەرگا. ناوی ئەو پیاوە گەورەیان کوێر کردەوە کە باوکی خەلیفەی مەولانا خالی بوو، خۆی عالم بوو لە فارسیا، لە عەرەبیا، لە هەموو زبانەکە. ئەردەکەم لە خزمەت ئەوان خوێن لەبێ کۆ بوونەوە شاعیرەکان وەک بێخود و زێوەل و ئەم تاقمە کۆ بوونەوە بەحسی شعریانە کرد و شێخ ئەحمەد موختاری کوریشی کە لە ماخیا قازی بوو، ئەویش شاعیر بوو، من مەلاقی شعر گرتمی، دەستم کرد بە شعر گرتن. باشە بۆچی دەستی کرد بە شعر وتن؟ وەڵای پێم خۆش بوو، قسەیەکی جوان بوو و منیش کە عومرم گەیشت لە 16 فێری ئاشخێنی بووم کوردیەکەی تر. جوان مەدی حەزم کرد شعری پیا بڵێ بوو. بەڵێ؟ کچی جوان مەدی حەزم کرد شعری پیا بڵێ. بەڵێ. مامۆستای بەڕێز، ناوی یەکەمین شەعرت چی بووە و پارچەیەکی ئەگەر بفەرمووی؟ شەهیدی چای مەخموری دڵارامێکی بێباکم، محەقق نەرگسی شەهلا ئەبێ بڕوێ لەسەر خاکم. غەزەلێکی وایە هەموو لەبەر نییە. بەڵێ. ئەمە لە ساڵی چەنە وتووە تۆ تەقریبەن؟ ئەوە تەقریبەن عومرم 17 بووە. بەڵێ. مامۆستای بەڕێز، گومانیتان ئیتیانیە لەسەر خۆتان و شارەکاندان هەندێک تەقریز نووسراوەتەوە وەکو نووسینەکەی مامۆستا ڕەفیق حەلمی کە باسی خۆت و شیعرەکانتی بە وردی گێڕاوەتەوە.
لام وای خوێنەوارش یا گوێگریش کە شارەکانتانە بێسن هەرێکە و بە جۆرە لە تۆ تێگەن جا ئەگەر ڕێ بفەرمووی خۆتان بەدەمی خۆتان ئەومان بۆ بگێڕنەوە سەرچاوی شارەکانتان و پەیامی شارەوتنتان لە چیوە بووە و چۆن بووە و بە کورتی شاری چۆن چۆنیتان نووسیوە و بۆەوە هاتان نووسیوە والله خۆیان لە ئەوەڵەوە زمانی تورک وەتەنیەت کەم بوو چونکی تورکەکان داگیریان کردبوون بە شەق کەس نەیەوێرا قسە بکە تقریباً خیالی وەتەنیەتم هەر لە دڵا بوو لە زمانی عوسمانیە جەمال بابانی وەزیر لە حقوقی خوێن لە بەغا عومەر نەزمیش لەوێ لە حقوقی خوێن ئەوش وەزیر بوو بەنەش مەئموری ئەولاقی گومرگی بەغا بوو مەموری ئەولاقی گومرگی بەغا بووم لە ساخانەی مەیدان هەموو ڕۆژێ لەگەڵ جەمال بابان کۆ ئەبووینەوە جەمال بابان ئەوەڵ کوردی کە دەرس و مەجەللەی کوردی جەمال بابان امتیازی وەرگرت ناوی بانگی کورد بیستاحیپەیە گەبوو نیوەی بە کوردی نیوەی بە تورکی لەو مەجەللەیە من لەگەڵ یاهین بووم محەرری بووم و مخابرێکی بووم سیاسی بوو مەجەللەکە ئەر دەکەم بینە مامەوە 6 مانگ لەوێ لە پاشا من کرام بە باشکاتبی گومرگی سولەیمانی هاتمەوە ئێرە هەر مخابرەم لەگەڵە کرد هەر بۆ مەنار دەوامی کرد بینێک لە پاشا کەەوە بوو بە مەئمور وازی لێ هێنا دا زمانی شە مەحموود کە ئینگلیزەکان هاتن نوسخەم لا مابوو بە زۆر لیان سندم بردیان تێمەستێکی تاریخیە یەکەمی کوردی کە نووسا ئەوە بوو مامۆستا پرسیارەکە وا بوو سەرچاوی شارەکانتان و پەیامی شارەوتنتان لە چیوە بوو چۆن بووە پەیامی شارەوتنم ئەوە بوو یەکیان لە خصوصی حەزم لە شارەوتن زۆرە کرد چونکی ئەوان هەموو شاعیرەکان لە دەورم کۆ بوونەوە لە مزگەوتەکە و منیش تەبیعی گەنج حەز بە کچی جوان وشتی جوانەکە منیش حەزم هەبوو یعنی یەکەم شت کە پاڵی پێوە نابوون دڵداری بوو وە لە دوای وەتەنیش بوو زۆر وەتەنی باشە کامیانە زۆرتر وەتەنی یان دڵداری وەڵاهی وەتەنیەکەم زۆر لا مەزۆرتر بوو لەسەر وەتەنی وام دەهات زۆر سپاس دەکەم مامۆستا مامۆستای بەڕێز وەکو سەرنجمانداوە لە شاری خۆشەویستی و دڵداریەکانتانە کە ئێوە پێڵەن غەزەل هەروەها لە هەندێک بیر و باوەڕدا دەربارەی ژیان و پرۆپوچی و فانیبوونی دنیا کە لێ دواون وا دەرەکەوێت کە شیعر و ئەدەبیاتی فارسی کاری تێکرد بن جا نازانم ئێوە لەمەڕە ماڵەن چی بەڵێ لە خزمەی شێخەوڵای هەولێریە کە ساحبی ئەو مزگەوتەی لێ ماڵە ئەیزەبەک بوو گولستان و بۆستان و حافزم بە معناوە خوێن مەراخی فارسیم زۆر بوو و سعدی زۆر لەوە ئەدوێ حافزی زۆر لەوە ئەدوێ منی زۆر ئەمزانی کە دنیا هیچ و پوچە باشە نمونەیەک لەو شارانەی کە بە هیچ و پوچی لە لای حافز و سعدی وتراون حافز خۆی وتێتی بەڵێ حافز ئەڵێ من مەلەک بوو دەموکردەوسی بەرینجایان بود ئادەم ئاورد بە ئێندەیری خەرابا بادم من مەلایکە بووم و لە بەهەر سازیەکەم بوو بەهەرشی گەورە ئادەم منی هێنا ئەم مێرانەیە مەقسەی دنیاە باشە جەنابە بەرامبەر ئەوە شتێکی هەیە بە کوردی خۆتدا نابێ هەمە نایەتە بیرم بەڵێ کارێ گوێ لە نەغمەی سازی دڵ بگرە کەمالی گوێمە ئاوازەی زیل و بەمی دنیا ئەوە مەقسەم ئەوەیە پیا و پیاوی خوا بێ دڵی لای خوا بێ باشترە لەوەی گوێ لە تابەوت بگرێ مامۆستای بەڕێز وەکو لە باسکردنی ژیانتانە پێشانتاندا هاوچاخی شێخ مەحموودی نمر بوون جا چ تاقە یادگارێکی شێخ مەحموودی نمرتان لە دڵ دەرناچێت وەڵاهی شێخ مەحموود پیاوێکی زۆر خۆش بوو و بێتەکەبور بوو و پیاوێکی ئازاژ بوو زۆریش بێتەکەبور و حتا بازێجار تەریقمە کردەوە هەموو قوربان خەڵک لایەن وایە تۆ ئەگەر جوێن و پێ بن کافرە بن ئەگەر فەنگ بتەخەنێ بن بەیەزید منیش خەڵک لەحەقی من وا بن منیش وەخەت تۆ ئازادم ئەیفەرموو ڕاستەکەی زۆر لەبەر زیاترەوە زۆر خۆش مامۆستای بەڕێز نازانم هەر لە زمانی شێخ مەحموود نمرە لە مەیانی ڕۆژنامەگەریە ئیشتان کردبوو یانە وا لە کێ و چۆن قوربان لەوە پێش ڕۆژنامە نەبوو غەیری ئەوەی جەمال بابان لە زمانی تووکە عەرزم کردی لە پاشا حاجی موسا پاشا کە شێخ مەحموود گیرا بردیان بۆ هیندستان حاجی موسا پاشا لە ئینگلیزەکان امتیازی جێدەیەکی سەر ناوی نا ڕۆژی کوردستان کە ئێستا سعیناکام لە بەغا دەریەکاتەوە ئەوە منی کرد بە محەرری لەگەڵ حاجی موسا پاشا محەرری بووم لەو جەریدا ئیشمان دەکرد هەتا ماڵی ئێمە لای ماڵە ئیزەبەی یاسین پاشا بوو واسمیەوە بردنە ماڵەکانی سایەفەرنیجی ئەتنی مامۆستا چەند ساڵ محەرر بووی لە ڕۆژی کوردستان قوربان شەرمان محەرری بوو متر شێخ مەحموود کە هاتەوە لێی تێگەین
لما سافرشا رايكر مسافرشا لدت يا شيخ محمود لدت يا رومانا وسني وراي بشان ولي شان ولي شاعر دوم عن قدر شيخ محمود وي لبت يا روم يا رو أمانة فتي كود من الجرام كله ثابت يا رو أمانة شو بس صالي كان روجي كردستان درتشو بسو إنه بسو يكو بسو دو بلا ماما شارێکی یەتەوە بیرمە فەرمووی سەرێ بۆ بەرزی وەتەن نەکا دەرد وەکو شێت نەبێ وێڵی کەژ و هەرد خۆی نەکا تووشی زامی دار و بەرد وەتەن دەرنەکا لە دەستی نامەرد ئەو سەریا خۆ جێگەی ژێر خاک بێ بەردەبازی سەر ڕێی ناپاک بێ ئەم شارە لە دەمێکەوە هانی داوم ڕۆژێک وا ڕۆژەش هات ئەم پرسیارە بکەم سەرنجم ماوە کە شارە نەتەوایەکانی کەمترە لە بابەتەکانی تر لە کاتێکە کەتانتوانی بە شاری نەتەوایەتی زیاتر خەڵک کۆ بکەنەوە و ئاراسەی ئامانجەکانی نەتەوەی کوردی بکەن ئەو بۆچی قوربان ئەمە کەوتومە نزیکەی 40 ساڵە بێ 40 ساڵ و شاری نەتەوایەتیم زۆرە نەمەوێرا چاپی کەم وان چاپ نەکردم و ئێستا هەموم کۆ کردێتەوە وا لە چاپخانە حەریکم تەبێکم ئەرد دەکەم ئەو حتا ڕوباعەکەم نرد بۆ شە مەحموود لە 45 شە مەحموود لە بەغاداد بەسەر بوو کە لە کردبووشیان بە لە کار لە ئێرانەوە بلای مەحموان نردووان بۆ ئێرە سەری دوو شەهیدەکەی تیاوەکی بیسووتە ئەوەشم وتوو لە 45 ئەو ڕوباعەتە فەرمووی چی لە ڕوباعەتە جێژنی کەسێ مبارەکە جێژن بوو جێژنە پیرۆزەم نووسی بۆ شە مەحموود ئەو بۆی نووسی من جواب مایەوە جێژنی کەسێ مبارەکە سەربەست و حوڕ بژی پابەنی دەستی غەیرە نەبێت چەشنی کوڕ بژی کوردی هەژار ئەسیری دەستی غەیری جێژنێکی کەی جێژنی تۆە بگری بڕۆ سەر بە خوڕ بژی ئەمە جوابی من بۆ شە مەحموود با شە مەحموود تانە گریاوم کافرە هەرم گریێنێ دەنگە خۆش بوو چیانەی خوێندنەوە بگۆرانی مامۆستای بەڕێز ئەگەر ڕێ بچووکە بدەیت چەند سەرنجێکی تر لە شارەکانە دەمەوە لە قەسیدەیەکە فەرمووی شکر ئینسانم ئەسڵەن حەز بە ئازاری بەشەر ناکەم زەرەر نادەم لە کەس خۆم تووشی فیتنە و دەردی سەر ناکەم لە توانامایە دایم هەودەمی دێ و شەیاطین بەڵام ممکن نییە ساتێ بم بڵێ بەڵام ممکن نییە ساتێ ڕەفیقی پیاوی کەر ناکەم لە لایەکی ترەوە قوربانە فەرمووی جیهان ئاشە زەمین و ئاسمانیش هەردوو بەرداشە ئەمان هاڕێ بە وێنەی دانەوێڵە ئاخری ئەماشە لە لایەکی تر ئەفەرمووی بەڕاستی ماڵی دنیا و پارە بۆ دنیا و دین باشە مەحاڵە دیارە ناشارێتەوە شەوقی چرافانوس ئەش فەرمووی ژیان هیچە هەمووی دەردی سەری و ئەندۆهی سەودایە ئەگەر ئیسراحەت و خۆشی دەوێ ئەی کاکە لەولایە نەخۆی تەفرە بە وعدەی هیچ و پوچی تۆ دەخیلت بم نهایەت ئەتکوژێ ئەم پیرەزاڵەی ناوی دنیایە بەزمی دنیا سەیرە هێن دێ کونجی مەیخانەی ئەوێ ساقی و جامێ شەرابی نابوو پەیمانەی ئەوێ ئەش فەرمووی بناغەی دەهری دوون ڕووخاوە یەکسەر تێک چوو ئاشی بەجارێ تێک شکاوە ورد و خاشە بەرد و بەرداشی اینجا لە پارچەیەکیشە کە لە کتێبەکەی مامۆستا ڕەفیق حلمیە هاتووە فەرمووی ئەگەر ئەهلی سەماعی یۆ لە نەغمەی سازی دڵ بگرە کەمالی یۆ مەدە ئاوازەی زیل و بەمی دنیا اینجا مامۆستای بەڕێز لێرە دوو پرسیارتان لێکم یەکەم جارێ لەو چەند نمونەیە هەزەکەم کە تۆ بەردەوام لە دوودڵیەکە ژیا بووی دوودڵیەک کە هەمیشە هاتوویتەوە سەر ڕاستەڕێ کە ئەویش هیچ و پوچی و بێفەڕی بوون و نەبوونە نازانم جەنابتان ڕای چێ بەرامبەر ئەم لێکدانەوەی وەڵای قوربان بەمە لا دنیا ئەساسن هەموو کە دەزانێت دنیا هیچە بۆ کەس نامێنێ لاکن پارەکە بش بێ باشترە بۆ بازێشت من نەخۆش بکەم پارەم بێم باتە لەندەن تەداییمەکە تێگەی بۆ ئەوە مەسلحەتە حتا سەحابەیەک بەڵام جەناب ینی سوود لەوە دڵنیای کە دنیا هیچ و پوچە بە هەموو شێوەیەکی هەموو ئەوە دنیاش ئێستا خەفەن ناخۆم من بمرم بمێنم وەڵڵای بەخە یەک زەرە لە مردن ناترس بەڵێ ئەی ئەوە دنیاش ئەوە دنیا خوا غەفوور ڕەحیمەکەی سعدیە فەرمێت چونان گوستەرانی دەخوانی کەرەم ئەزازیل گۆیە نەسیبێ بەرەم خوا تەعالا سفرەی کەرەمی خۆی وا ڕاخستووە شەیتان لە بەشی منیشی تایە مامۆستا دوو هەمشت کە هەر لە سەر ئەو
شتانی کە پێشکەشم کرد تاقە کەسێکیش کە لەسەر ئەو لێکدانەوەیتان بە وریایی سەرنجی دابێ مامۆستا ڕەفیق حلمی نەمرە کە لەسەرتان هەڵی داوەتێ وتوێتی ئەم پارچەی کەمالی مەقسەی پارچەکەیە کە لە کتێبەکەی ئەوە هاتووە ئەم پارچەی کەمالی کە جۆرە پندێکی فەلسەفی تایە بەلامانەوە جوانە بەڵام مامۆستا لێرە شتێکێ نە مامۆستای ناوبراو و نە کەسی تر ئەو فەلسەفەیەیان ڕوون نەکردوێتەوە هەموو ئەو لێکدانەوانەی کە خۆ دووتە دنیا هیچ و پوچە و بەزم و ئیلە ئاخریه جا ئایا فەلسەفەکەت فەلسەفەی ئەهلی سەماع و لاهوتە یان فەلسەفەیەکی ترە فەلسەفەی ئەهلی سەماع و لاهوتە یان ئینسان خوا بناسێ لەسەر هیچ شتێکی ناکرێت بۆ قیامەتیش خوا بناسی ڕوسوورە بێ بۆ دنیا شەر باشە لە فەلسەفەی ئەهلی سەماع و لاهوت ئەوە هەیە کە دنیا هیچ و پوچە و ئیلە ئاخریه بەڵێ هەیە ئەدڵاو ئەوانەی کە خوا بناسن دنیا بەلاوە توڕەهاتێکە هەزار ده هەزار باشە دراسی فەلسەفەی دینی ئەوە کردووە مامۆستا دراسەی کردووە شۆنەرمەدینی بیارە لە حەربی عالەمی ئەوەلا کردمیان بە کاتبی تیان خوشی شۆنەرمەدین ژنی خەزوورتە خەزوورم شاعتی خانەخا بوو تیان خوشی شۆنەرمەدین ژنی خەزوورتە بێت تۆ بچیت بیت بە کاتبی ئەو تورکی نازانێت چوومە خدمەتی دەراسەم کرد ئەزانیم چۆن بوو تێگەیشتم دنیا چۆن ئەو تێگەی باشە مامۆستا هەر لێرە ئەپرسم ڕات چی ئالەم تەمەنە بەرامبەر ژیان و دڵاری و پیرەتی و مردن وەڵای قوربان لە مردن ناترسم چونکی مام خوا ئەرزوو حاڵم نار خەڵقی کردوم و ئەرزوو حاڵیش نام بمکورێ کەیفی خۆیەتی و لە پاشەوەش لە مردنی ناترسم چونکی خوا بەڕەحمە کەس نییە گوناهی نەکرد حەزەتی یاخۆب پیامبەر بوو کوڕەکانی یۆسفیان لەبەر تەماح سەبی دەکەوە تێگەی دنیا ئەوەیە مامۆستا ژیان و دڵاری و پیرەتی وەڵا پیرەتی قوربان خۆشە بۆ ئیمڕۆ خۆشە شیر هەموو بووتە ئەی ژیان خۆی ژیانیش ناخۆش نییە کەس حەز لە مردن ناکات بڵێ ئەی مەسەلەی دڵاری جەنابە باسێنێ ئێستا من حەز لە بازێش دەکەم وەکو چۆن وەکو ئەوەی کچێکی جوان بێتە لام چاوم ببێ حەزەکەم مەلاخاری دیارەکە هەموو عولەمای کوردستان فەقەی ئەو بوون بنەی زۆر خۆشەویست ئەیبوو بخەنە ژوورێکەوە پڕ بێ لە پارە عمرم هەشتایە فەرموو معلوم نارم چێڕان نەخۆن ئەتوانم دەست نەبەم قڵانی هەڵ نەگرم مامۆستا هەر لێرە گەڕێ بچووکە بین دڵاری کردووە چەند جار زۆر سەرکەوتی لە هیچیانە وەڵا سەرکەوتنەکەەوە بوو ئەچوم دەرگاکەم مازەکەەوە کەس کچی نەهەدی دەرگاکەم مازەک ئەەکەی دەستی لە کەوتە لە ڕێزەکە کە کچەکە دەستی لە قەڕێزەکەەوە تۆشۆ باسم ئەمە ساڵێک بوو بەخوا ساڵی چودا لەم بیست بوو ئەمرە 20 ساڵ باشە غەیری ئەوە مەسەلەن وەڵا خۆمان کەس کچی نەهەدی کەس کچی چاپێ نەخۆم پەچەوە بوو مامۆستای بەڕێز ئەگەر ڕێی بچووکە فەرمووی ئەم پرسیارە بکەم ناخۆشترین ساتی ژیانە چی بووە؟ قوربان ناخۆشترین ژیانم حەربی عالەمی یەکەم بوو کرام بە عەسکەر 11 سەرخێزانم بەسەرەوە بوو هۆخەی ئارد بە لیلەیەک بوو زۆر ناڕەحەت بووم لاکین خوا کارێکی بۆ کردم کلمیان بکاتوی ئەماری ئەرزاق مزگەوتەکەی هەلاجەکان ئەوە قەڵەممان بوو تا هەشێت ئەماری عیزەبەی وەسوان پاشا ئەو خانوانە هەموو هین بوو ئەمار بوو گەنم برنج ڕوان ئەمانە مەلاف فتوای بوا بوون زۆر ئیسلام بوون مەلاف فتوای بوا بوون ئەوەنە بزن منارەکان لە برسانم بێ بەوە ئیدارەمانە کرد هەتا حەلبتەوە بوو ئینا ڕۆژی 2 کولێرە زۆر ناخۆت بۆ 4 ساڵە لە مامۆستا نازانم شعری بڵاو نەکراوە هەیە یانەوە دوا شعری کامەیە بەخوا شعری بڵاو نەکراوە لێرە دوا شعری نووسیوەتەوانێ شعرێکی سعدیە تەرجەمەم کردووە آخر شعرم ئەوەیە ئەرێ جەزای خراپە بە خراپەوان وەک ئاو خواردنەوە سەهلە بۆ ئینسان هەر کەس خراپەی کە لەگەڵ کردی چاکەی لەگەڵ کە تۆ ئەگەر مردی ئەوە آخر شعرمە تەمانەوە تەرجمە کردووە هی سعدیە بەڵام هی خۆت هی خۆم ئەرێ ئەی دارجگەرە زۆر زویرم بێت ئەم قەورە چییە خواواویە پێت دای ماجەکەی لێوی دولبەرم تۆ تا لە ئەواری و من ئاخر شەڕم
ئەو آخر شعر آخر شعرە بڵێ مامۆستا وا بزانم بەدەستەوەیە پێشەوە تاوە کوێسە چەند شتێک چاپ کردووە دیوان و تەرجەمەوەمانە قوربان دیوان دیاری شارە زور و باخی میر و ڕۆحی سعدی بەڵێ یەکێکەشم بەدەستەوە ماوە بەدەستەوە بەڵێ کە خەریکە لە چاپی چاپێکم بەڵێ ئەمە سێ شیرین و خەسرە و بڵێ هی جامی بەڵێ. مختصرێک تەرجەمەم کردەوە بەڵێ. زۆر دۆر و درێژ بەڵێ چی تریش شیرین و خەسرە و ئەمیر ئەرسەلان فارسی بوو بەڵێ. نەسر بوو کردومە بە شاری کوردی بەڵێ ئەوەش لەمە بیسی لێ بەڵێ ئەمە پێنج بەزێک کتێبی وردە وردەر بە خۆشی و خاوەر و ئەردەکەمانەشم کردووە وەکو ڕەسەم و بەزوو ڕەسەم و جیهانگیر لە هەولامێەوە گۆڕیوم ئەوانەی ئەمێتیان مامۆستا لە پارچەیەکتا فەرمووی بە شەوی جۆ بگرە ناڵە و گورپە گورپی دڵ بە مەحزوونی بە سۆزی عاشقی جانانە عەجەب شۆڕ و قەتارێک بەماوا دەرەکەی کە زۆر حەز بە مەقاماتی کوردیەکەی بەڵێ. شتی بەهەیە بەڵێ شۆر و خەتار جاجا هینەیەڵێ علی مەدان من ئەگرین بەڵێ ئەگریت ئەگرین بەڵێ حتا شێر علی مەدان هاتە لام بەڵێ. لە کەرکووک لە بەها تا ڕۆژ لام بوو تا سعادێک و دوو لام بوو بەڵێ. بازێکی بۆتم کە بڵێ ئەگرین ئەگریت مامۆستا ئەو شارانی کە مامۆستا علی مەردان مادەم باسیشی کرد کە وتونی و هی جەنابتە بە مەقام وتونی ئایا جوان و چاکی وتون و حەز بە کامیانەکەی تاوەکو پێشکەشتی بکەین والله علی مەدان خۆی بازێکی زۆر خەر دەخوێنێتەوە چی نەخۆنەوارە و خۆشی بە خەتی خۆی بینێ نووسێتەوەی نازانێ ئەو خۆم ئەو لازەلەم لا جوانە کە ئەڵێ بە پرسێ نامەوێ محبوبەیە دەرساف و خۆشوو بێ پیای ئەو دلبەرەم من حیلە باز و تون و جادوو بێ دەخیلم نێ نەگەر کاتێ ئەکێشی شکلی ئەو شۆخە کەمێ وریا بە شێوەی چاوی مەسی باخەواڵ بڵێ ئەمە مامۆستا علی مەردان وتوێتی بڵێ حتا کوتیان علی مەدان پێوتتی پارەشیان بۆ داناوی بۆ ئەم ئەزەلت لە ئیزاعەیە نازانم من باشە ئێستا مامۆستا ئێمە ئەگەر ئەو غەزەلەمان دەستکەوت بە دەنگی مامۆستا علی مەردان پێشکەشتێکین ئەگەر ئەیش نەبوو شتێکی تر بفەرموو تاوەکو پێشکەشتی بکەین لە شعری خۆتە خۆم لە شاخ و کێوی ئەوم لا خۆشە خۆم لە شاخ و کێوی دەرد و مەینەتا فەرهادی دێحاڵم لە دەشت و چۆڵ و هەردەی وەحشەتا مەزنونی ئەوراڵم خەتومەت پەشمەلام چیمە لە دەرسی قیلی نەحوسەر خەریکی مەشقی ئەشق و خوێندنی دەرسی خەت و خاڵم ئەمە شی وتووە مامۆستا علی مەردان نازانم بڵێ لە هەشتا تێپەڕیم و وازانین پیر و داماوم لە سایی ئەشقەوە وا تازە مەشغوڵی گڕ و گاڵم بڵێ مامۆستا ئێستا گۆرانیکی مامۆستا علی مەردان بە مەقام پێشکەشتیەکەین ئەگەر ئەوە بوو کە وەکو خۆت داوا کرد یانێکێکی تر کە لە شعری جەنابتە فەرموو ئێستا تۆ بیبیستە أيمن للاي خد أيمن للاي خد تاشي بجواني وادم أخبر فيه وادم أخبر فيه لسر أسماني أسماني
گشت و گێڕەکەی گەشت و گێڕەکەی بەدڵی بێخەم شەو قەدەی تەسەل شەو قەدەی تەسەل ڕووی هەموو عالەم عالەم بحسن جوانيت بحسن جوانيت بحسن جوانيت بوش مغروري تو بحسن جوانيت بوش مغروری تو خوانی تباراو خوانی تباراو باراو برجام و برو لیلی زردخانەی ناز زردخانەی ناز عیشوە و پێکەنین قسەی ڕەنگین و گفتوگۆی شیرین 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 دیدە مەخموور و دیدە مەخموور و پەرچەمی شەو بۆ شەو بۆ دیدە مەخموور و پەرچەمی شەو بۆ شەو بۆ شێتە ئەمانەت شێتە ئەمانە لەکوێ هەیە تۆ لەکوێیە تۆ معلومة للروج طور أقري نور ون أبيك ون أبيك روج بكا زهور معلومة 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 للروج
تور أقري نور ون أبي كاتي روش بكا زهور نوري معني من لخويا ولخو لخويا ولخو محتاجي نوري كسني وقته كسني وقته نوري معني من لخويا ولخو محتاجي نوري كسني وقته بشا وبروش بشا وبروش بشا وبروش هرجين ونابي بشو بروج هرجز والنابي قل ساف بدي ما أبي وابي ما أبي وابي خزقته ماني منت بدياي بدياي خزقته ماني منت بدياي بدياي تاكو خوت لبرشاو بكوتاي ماوەسە لە کۆتایی دانیشتنەکەمانە زۆر سپاس دەکەم و پێشەمە پرسیارێکمەیە ئەو بەرهەمانەیەکی ئێستا بەدەستەوەی لە چاپی بی چی و چین یەکێکیان دیوانی خۆمە کە شێری چاپ نەکراوە زۆری وەتەنیە مثلالێ آخری تەسیرەکە هاوار و ئۆف و ئاخی کورد مەرهەمە کرێ زامی جەرگی پڕبرین و داخی کورد بێشەی شێری ژیانە و دانەی بەبر و پڵنگ چۆنەژی خوشتر لەسەر ئاسۆی بڵندی شاخی کورد زۆر سپاس مامۆستای بەڕێ ئەم پرۆگرامەتان پێشکەش کرا شەوچەرەیەکی کوردەواری کەمال ڕەوف محەممەد ئامادە و پێشکەشی کرد رادیۆی کۆماری عێراق بەشی کوردی